ڕێژەی کورد لە دەستگای هەواڵگری و ئاسایشی نیشتیمانی عێراق لە 102 تێپەڕ ناکات و کوردیش نیگەرانە و داوای پێداچوونەوە بە دابەشکردنی ڕێژەکان دەکات لەو دەستگایانە. بە پێی ئامارێک دەستی پەیام کەوتووە لە دەستگای ئاسایشی نیشتیمانی کەرکووک لە کۆی 276 کارمەند تەنها 24 کارمەندیان کوردن و 141 کارمەندیان عەرەبن و 111 کارمەندیشیان لە نەتەوەی تورکمانن. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت دەبێ هاوسەنگی بۆ ڕێژەی نەتەوەکان لەو دەستگامیانە لە بەرچاو بگیرێ. بڵێ هێزە ئەمنیەکانی عێراق دیارە بەپێی دەستور مادەی نۆ یەکەم باسی ئەوە کە باسی تەوازنی هەموو نەتەوەکان ئەبێ هەبێ لە هەموو سەرزەم دەستگای ئەمنیەکانی عێراقدا و بە تاکید دەنگ بە تەنیا کەرکووک و ناوچە جێناوەکان ئەیبینین ئێستا تەنها یەک پێکهاتە بە حکمی عەسکەری ئەم شوێنانە ئەکا و بووە بۆ ماوەی 3 ساڵەت ینی دیارە کورد لێرە هەست بە مەغدووریەکەکە. بۆ نمونە ئێمە لە ئەمنی وەتەنی 141 نەتەوەی عەرەب هەیە، 111 تورکمان هەیە، تەنیا 24 کورد لەو سلکەیە هەیە و بە هەمان شێوە بۆ هەواڵگری و استیخبارات و ئەمانەی تریش دەستگا ئەمنیەکانی تریش و هەروەها لە سوپای عێراقشا بە هەمان شێوە ئەتوانم بڵێم کورد لە 2% پێک دێنە لە هێزە ئەمنیەکانی عێراقدا. ینی دیارە ئەمە هەم پێچەوانەی دەستورە هەم مەغدووری پێکهاتەیەک نیشانەدا لێرەیە و بۆی ئێمە لە کۆبنەوەکانمانە جەختمان لەسەر ئەوە کردو کە تەوازنێک دروست بێ. دیارە کۆتا سەردانمان بۆ لای ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی بوو ئەو وعدی داوە پێمان کە لە دەستگاکەی خۆیان ئەوەی کە باسم کرد تەوازنێک دروستکە. لە دام و دەستگا ئەمنی و ئیداریەکانی دەوڵەت لە کەرکووک جگە لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک با ڕێژەیەکی زۆر کەم کورد دامەزراون. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە هۆکاری کەمیە و ڕێژەیە بۆ کورد خۆی دەگەڕێتەوە کە نەیتوانی لە دوای ساڵی 2003ەوە فەرمانبەر و کارمەندی ئەمنی لە کەرکووک لەسەر میلاکی بەغداد دابمەزرێنێ. هەر بە شێوەیەکی گشتی ینی ئەو سیاسەتەی کە قیادەی کوردی لە دوای 2003 لەم ناوچانە پەیڕەوی کردووە سیاسەتێکی هەڵەبووە بە بەردەوام هەوڵیداوە شتەکان بە ئاراستەی حکوومەتی هەرێم و چوارچێوەی هێکەلێتی حکوومەتی هەرێم چی لە موسساتی مەدەنی چی لە موسساتی عەسکەریابی بە بۆ ئێستێکی دامەزراندەکان بە بەردەوام هەڵدراوە لەسەر هەرێم بێ دامەزراندنە ئەمنیەکان لە پێشمەرگە و ئاسایش لەسەر هەرێم بێ کەمتر گرنگی داوە بە بەو مؤسساتانێکی لە کەرکووک و ناوچانە هەیە لەسەر بەغایە و کوردوا پێی وا بۆ بەم شێوەیە ئەتوانێت پێگەی خۆی لەم ناوچانە بێسکە لە کاتێکە هەڵەبووە کورد دەبوو لە ناو مؤسساتی ئەمنی عێراقا لە کەرکووک و ناوچە دابڕاوگان خۆی بەهێزکە لە ناو پۆلیس لە ناو سوپایە لە ناو ئەمنی وەتەنیە تەنانەت لە ناو هەندێک ئێمە کێشەمان لە بوارە مەدەنیەکانیشە هەیە وەک سندیکای ڕۆژنامەنووسان و سندیکای هونەرمەندانوانە کە کوردەکان هەمووی التیحاقیان بە سندیکای هەرێمی کوردستانە لە هیچ سندیکا عێراقیەکان هیچ پەیوەندیەکیان پێوە نییە بۆیە ئەمە وای کردووە کورد با بڵێن ڕێژەی کەم بێ لە مؤسساتە ئەمنیانە تەنانەت مؤسساتە مەدەنیەکان بەشێکی زۆری ئەمە دەرئەنجامی هەڵەبیرکردنەوەی کوردە لە کاتێکا کورد دەبوو لە ناو جونگە هەستیارەکان و دامەزراوەکانی دەوڵەتی عێراقا پێگەی خۆی قایمکان نەکەوەی با بڵێن کارەکان بە ئاراستی مؤسساتی ئەمنی هەرێمەدا بە. جگەل لە دەستگاکانی ئاسایشی نیشتیمانی و هەواڵگەری عێراق لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە ڕێژەی کورد لە دام و دەستگاکانی دیکەی شارەکە کەمی کردووە بەدەیان پۆست لە کورد وەرگیراوەتەوە ئەویش بۆەوە دەگەڕێتەوە کە کوردە و پۆستانەی بەجێهێشت و عەرەب و تورکمان بەوەکالەت بەڕێوەی دەبن. هەر بۆیە ئێستا کورد کەمترین دەسەڵاتی ئیداری و ئەمنی لە شارەکە هەیە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.